دەرەنجام ڕۆژی یەکشەممە یەکەم دانیشتنی خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. بۆ گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی و پسپۆری نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدوی هێشتا. کاگارا زۆر بەخێر بیت. یەکشەمەوە بڕیارە کە یەکەم دانیشتنی خولیەکی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. چ پێشبینیەکی بووەکەن دەستی سەرۆکایەتی سەرۆک کۆمار ئەمانە چۆن هەڵەبژێریان باز لەواکرێت تا ئێستا ڕێکەوتن لەلایەن زۆربەی لایەنە سیاسیەکانەوە بە فەرمی ڕانەگەێنراوە. بەڵێ خۆی دوای پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لەلایەن دادگای فیدرالیەوە خۆی هەروە باوە پێی ڕێچکە یاسایەکەی خۆی دەبێ بڕوە بە پێی مادەی 54 سەرۆک کۆمار دەستنیشانی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پەرلەمانی دەکات. دوای ئەوەی کەوا ڕۆژەکە دیاریکرا دەبێت پەرلەمان لە کات و ساتی خۆی کۆب بێتەوە بە پێی مادەی 55 بە تەمەنترین ئەندام پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان دەکات. هەر دەبێت لەو کۆبوونەوەیش دوای سوێندی یاسایی لەلایەن ئەندام پەرلەمانەوە کە دەخورێت دەبێت سەرۆک و دوو جێگرەکەی دەستنیشان بکرێت. بەڵام سەرچاوە ئەو سەرچاوانەی کەوان ناو کۆبوونەوەکان لە بەغدان زیاد لە ڕێککەوتنی لایەنە سیاسەکان وا پێدەچێت تا ئێستا نەگەشت بنێتە ڕێککەوتنێکی بنەبڕ لەسەر پۆستەکان چ سونە لە ناوەخۆی لەلایەک چ شیعە لە ناوەخۆی لەلایەک ئەوەیە تاوەکو ئێستا و کوشاندێکی یەگرت و ئەو جارە کە جێگای دڵخۆشی لە بەغدایەتی پارتی پێکەوەن ئەوە هەنگاوێکی باشە. بەڵام حیلەیەکی قانونی هەیە دوای ئەوەی ئەو مشتومڕە لە ساڵی 2010 لە عێراق سەری هەڵدا دادگای فیدرالی گوتی ئەگەر لە کۆبوونەوەی یەکەمیش نەیانتوانی سەرۆک و دوو جێگرەکە هەڵبژێردرێت دەتوانرێت کۆبوونەوەکە بەکراوەی بهێڵدرێتەوە ئەگەر شەرت نییە لە یەکەم کۆبوونەوە سەرۆک و هەردوو جێگرەکەی دەرنیشان بکرێ بە پێی بڕیاری 55 دادگای فیدرالی عێراقی و هەمان شێوە بە پێی مادەی 55 و 59 دەستوری عێراقی بە پشتبەستن بە مادەی 22 یاسای پەرلەمانی عێراقی دەتوانن کۆبوونەوەی پەرلەمان بەکراوەی بهێڵنەوە. باشە کاگاراس لە 2005 کەوانی سابی قانونی تەواو بێت. لە 2005ەوە خەڵک وا ڕاهاتوە سەرۆکایەتی کۆمار بۆ کورد بێت، سەرۆکایەتی پەرلەمان بۆ سوننە بێت، سەرۆکایەتی حکوومەتیش بۆ شیعە بێت. ئەم قسەیەش ڕاستە بۆ ئەم خولە نوێیە کە حکوومەت دروست بکرێت. زۆربەی زۆری پارت و لایەنە سیاسیەکانی عێراقی بە تایبەتی تەیاری سەدری ئەو جارە لەگەڵ سیغەیەکی تری پێکێنانی حکومەتنکەوە حکومەتی زۆری نییە. بەڵام ئەو حکومەت زۆری نییە ئەومان پێ ناڵێکەوە تەوافقاتی نیشتیمانی لەسەر ڕێچکە ئاساسەکان کەوا پێشەدا ڕێژراوە نەمێنێ. بەتاکید پۆستی سەرۆک کۆمار یان هەر پۆستێکی سیادی دەبێت بۆ کورد بێ، پۆستێکی سیادیش دەبێت بۆ شیعە بێ و پۆستی کە شیعەش بە حکمی ئەوەی زۆرینەوە پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان ببەردەکەوێت کەواتە تەوافقە سیاسیەکە لەسەر پۆستی سەرۆک کۆمار و پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکایەتی حکومەت ئەوەیە گلا بۆتەوە دەستکاری ناکرێت تقریبان دەتوانین بڵێن بۆتە عورفێک لە عێراق لە دوای ساڵی 2023 هەر بەو شێوەیە دەمێنێتەوە. بەڵام مەرج نییە سەرجەم پارت و لایەنە سیاسیەکان لە حکومەت بەشدار بن. سیغەیەکەیە کە ئێستاکە بەتایبەتی تیاری سەدری پشتگیری تێدا دەکات لە حکومەتی زۆرینە پێک بێنین. حکومەتی زۆرینەش ئەوەی کە ئەمن کورد لەکوێی ئەو حکوومەتە زۆرینەیە دەبێت بۆ حکوومەتی داهاتوو. کورد کێشەی نییە چونکە ئێمە لە ژێر تایتڵە کەش کە لە ژێر ناونیشانی تەوافق و نیشتیمانی بوو ئێمە هیچ سوودێکی وامان نەدی لە حکومەتێک لە دوایەکانی عێراق. تایتڵەکە حکومەتێکی تەوافق و نیشتیمانی بوو بەڵام لە بنەڕەتدا و لە ناوەڕۆکدا حکومەتی عێراق بەرەو حکومەتێکی مرکزی تۆ باسی سوود دەکەی کاگاراز بەڵام کۆمەڵێک مەلەف هەن تا ئێستا یەکلایی نەکراونەتەوە لە نێوان هەولێر و بەغدا پێشمەرگە ناوچە دابڕێنداوەکان بودجەی هەرێمی کوردستان کۆمەڵێک پۆستی تر ئەمانە نابن بە کێشە بۆ داهاتوو. وەڵی ئەوەندەی یەکلایکردنەوەی مەوزوعە گرنگەکانە بەنسبەت بنکەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و مەوزوعی بودجە و نەوت و ئەو بابەتانە ئەوەندە وەرگرتنی پۆز لەلایەن مهم نییە. طبعاً دەربارەی پرسیارەکەت سەرجەم پارت و لایەنە سیاسەکان کەوە نوێنەرایەتیان هەبوو لە پەرلەمانی عێراق کەم تەرخەم بوونە لە ممارەسەکردنی ئەدای خۆیان تاوەکو ئێستا نەیانتوانیوە پێداگری لەسەر مافە بنەڕەتەکانی نەتەوەی کورد بکەن. ئەوەندەی لە هەوڵی بەدەستێنانی پۆست و پلە و پایە بوونێ لە عێراق ئەوەندەی لە هەوڵ و بەدەستێنانی
مافە سەرەتایەکانمان نەبووینەوە زۆر جار من باسم کردووە تاوەکو ئێستا کورد نەیتوانیوە لە عێراقدا ئەنجومەنی فیدراڵی دروست بکەکەوە کلیلی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و نێوان بەغدایە لە چەندان جار و چەندان وتارەکان لە دوانەکانمان تاکیدمان لەسەر ئەوە کردیتەوە بەڵام دەبێ کورد بە شێوەیەکی گشتی هەڵەکانی ڕابردوو دووبارە نکاتەوە بە تایبەتی پارتی و یەکێتی لەسەر مەسەلە چارە نووسازەکان یەکدەنگ بن نابێ هەڵی ڕابردوو دووبارە بکەینەوە ئێمە دوو کاندیدمان هەبێ بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ پێ پارتی هەڵەیان کردووە لە کاتێکا باز لەوە کرێتەوە بەغدایە دەستور پەیڕەو ناکات و مافی کورد نادات. خۆی دەستور لە عێراق لە زۆربەی زۆری مادەکان و تەنیا حوبرێکە لەسەر وەرەقە ئێمە کێشەمان لە مادە یاسایەکان هەیە کێشەمان لە تەفسیرکردنی مادەی دەستوری هەیە عەرەبەکان و لایەنە سیاسی عێراقیەکان بە شێوەیەک تەفسیری مادەی دەستوری دەکەن کوردیش بە شێوەیەک تەفسیری مادەی دەستور دەکەن لۆ ئەوەی ئەمە تووشی ئەو تەفسیرە جیایانە نەبین کەوا کورد خوێندنەوەیکی جیای بۆ مادەیەکی دەستوری هەبێت و لە عەرەب خوێندنەوەیکی جیای بۆ مادە دەستور هەبێ یا تورکمان بە شێوەیەکی جیا سەیری مادەیەکی دەستوری بکە ئەوە ئەبێ ئەنجومەنی فیدراڵیمان هەبێ بۆ ئەوەی ئەو مادانە یەکلایی بکاتەوە مەبەستی چییە و چ نییە جا بۆیە دەبێت شەڕی مادە یاسایەکان لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە بکرێ بەداخەوە سپارت و لایەنە سیاسیەکان چونکە لەسەر بنەمایەکی زانستیانە و ئەکادمیانە کاندیدەکانمان نەناردۆ بۆ بەغدا لە پێشتریش بخڵێ ئەو جاریشەوە زۆر جار لە ڕووی یاساییەوە لە عبربوونی مادە یاسایی لە ناو پەرلەمانی عێراقدا ئێمە فێڵمان لێکراوە ئەوە کێشە سەرەکیەکەیە کاگاراز وەڵامی لەسەر ئەو خاڵە زیاتر ڕوونکردنەوەم بیتێ مەبەستت چییە لەسەر بنەمای زانستی و ئەکادمی نوێنەر نەنێردراون بۆ بەغدا گومانە هەیە لەوانەی کە ئێستا لە بەغدان بەڵێ بەشێکی زۆریان لەو ئاسەرین کەواندا پەرلەمان بن چنە ناو باشی جۆم لەو سەوتۆنیە گە دووبارەی تۆ ئازێر نەبێت بەشێکی زۆریان چی؟ بەشێکی زۆریان لەو ئاستەنین کەوا ئەندامی پەرلەمانی عێراق بن بەهۆی ئەوەی بانگراوەندی سیاسی و بانگراوەندی یاساییان و نەبوونی شارەزاییان لە مادە دەستوریەکان و لە دەستوری عێراق و لە بڕگە یاساییەکانی پەرلەمانی عێراق ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان دەژین دەزانین کاندی لەسەر چه ئاساسێک دەستنیشان دەکرێت لە ناو هەر پارت و لایەنێکی سیاسی لەسەر بنەمای عەشیرەتگەری و لەسەر بنەمای خزمێن و لەسەر بنەمای کوتلەبازی ناو حزبەکانە هیچ لایەنێکی سیاسی مەرکەزی تیراسات و توێژینەوەیکی زانستی نییە لەسەر ئاساسی زانستی وەک کە دەڵێم ئاساسی زانستی تەنیا بڕوانامە نییە کێکێک دەنێرمە پەرلەمانی عێراق لە مەسائلی بواری کوشتتوکاڵ شارەزا بێ لە دەرچوود ئێمە چ کێشێکمان هەیە لە بواری کوشتتوکاڵ کەسێکی یاسایی دەنێرمە پەرلەمانی عێراق کە شارەزایی هێبی لە بڕگە و مادەکانی یاسایی لەناو پەرلەمانی عێراق ئێمە دەبێت یەکێتی و پارتی و سەرجەم لایەنەکان یان دەبێت ئەندامی سەرکردایەتی حزبەکەی بێیان دەبێت کاجێڕی مەڵبەندی بێیان ئەندامی کاجێری لقی بێ یان بەرپرسی لقی بێ بێتە ئەندام پەرلەمان کا لەسەر چه ئەساسێک ئەندام پەرلەمان دەنیشان دەکەین ئەو خەلەلانێکەوە تووشی ئێمە بە هەموو ئەوانە سەبەبن پارت و لایەنە سیاسەکان بە دەرەجەیەک سەبەبن کە بۆچ و پێویست بەڵام ئەوە گشتگیر نییە دەتوانین بڵێن سەدا بیستی ئەوانەی کە چوونە مستحقن و شارەزان و لە بوارە جیاجەکان قسەیان هەبووە ئێمە ئەمە کاریگەریە بێ لەسەر دانوستانەکان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو نانە ئەوە کاریگەری نابێ مەبەستم لەو قسەیە ئەوە بکەوە ئێمە فێڵی یاساییمان لێ دەکرێت خۆی زۆر بە زۆری ئەو یاسانی لە پەرلەمانی عێراق دەردەچێت لە ڕێگای دەنگدانە کوردیش دەنجی پێداوە کاکە کەواتە دەبێ ئێمە کەسانی بنێنی شارەزا بێ بە تایبەتی لە زمانی عەرەبی خەڵکمان ناردۆتە پەرلەمانی عێراق عەرەبی نازانێت تۆ بۆ دەنێرێ پەرلەمانی عێراق کە عەرەبی نازانێت کەواتە ئەوان هەموو کێشن خۆ لە خەڵک چۆتە پەرلەمانی عێراق عەرەبی نازانێت ئەمە پێشبینییان زانیاریە بەڵێ بەتاکید نەناوە زانیاریە بەتاکید بەڵێ ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی و پسپۆڕی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆی هەش بووی بۆ قسەکردن لەسەر هەوڵەکانی لایەنە سیاسیەکانی عێراق بە کوردەکانیشەوە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق کەوا بڕیارە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژی یەکشەممە بێ کەواتە کاتە دووسبەی